بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا وانەی سێزدە لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوە ئازیز سوودی لەوە بگرن. بەڕێزان لەوانەی ڕابردوو باسمان لە کەمێک لە فەزلی سوورەتی ئەلبەقەرە کرد بە پشتوانی خوای گەورە لەوانەیە دەچینە خزمەت ئاەتەکانی ئەو سوورەتە پیرۆزە. لە سەرەتادا بە بسم الله الرحمن الرحیم وەکو هەموو سوورەتەکانی کە جگە لە سوورەتی ئەتەوبە ئەو سوورەتەش بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەکات و باسمان لە بسم الله الرحمن الرحیم کە لە سوورەتی ئەلفاتحە کە ئاەتێکە لە هەموو سوورەتەکان یاخود ئاەتێک نییە کەوا لەوێدا باسمان کرد ئەوەی کە شەک و گومای تێدانێ بسم الله الرحمن الرحیم بەشێکە لە ئاەتی لو آتي لسورة النمل وإنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم ولسرتها هم سورة كان شاتية آياتي وثمان كوا خلاف بين علمائها إثر خلاصة وثمان آياتي سربخوة لقرآن بيروز لسرتها هم سورة كان هاتية وباس يشمل بابلين تفسيري بسم الله الرحمن الرحيم كر أو عندك أخوي جور سبحانه وتعالى لبوي سهل كردين إنزل لدواي أو دەست پێ دەکات سوورەتی ئەلبەقەرە بە ئەو چەند پیتە سێ پیت لە پیتەکانی زمانی عەرەبی ئەلیف لام میم سێ پیت لە پیتەکانی زمانی عەرەبی دیارە لە چەندین سوورەت لە قورئانی پیرۆز بەو شێوەیە بەو پیتانە دەست پێ دەکات. ئیتر بە ئەلیف لام میم سوورەتی وا هەیە بە سێ پیت زیاتر بابلين سێ پیت کەمتر ئیتر بەهەیە بە یەک پیت وەکو سوورەتی قاف وەکو سوورەتی صاد دوو پیت وەکو حامیم وەکو تاسین سێ پیت وەکو ئەلیف لام میم زیاتر وەکو کاف هایا عین صاد ئیتر بەو شێوەیە هاتیە لە سەرەتای چەند سوورەتێک کەوا لەو سوورەتانە دوانیان مەدەنین وەکو سوورەتی ئەلبەقەرە و سوورەتی ئالی عیمران باقی سوورەتەکان دیکە کە بە حروف دەستی پێکردێ سوورەتی مەکین. ئیتر لە دەربارەی ئەو پیتانە مفەسرین زۆریان قسە کردیە ڕەحمەتی خۆیان لێبی. لە سەرتادا پێویستە بڵین دیارە هەر پیتێک لە زمانی عەرەبی و یاخود لە باقی زمانەکانی دیکەش کەوا ئێمە لە خزمەت قورئانی پیرۆزین کەوا بە زمانی عەرەبیە هەر پیتێک ئیسمی هەیە و موسەمای هەیە. ئیسمی هەیە واتە ئێستا ئەلیف لام میم لام ئەوە ناوی پیتەکەیە موسەمایەکەی بە ل دەخیندرێتەوە ئولائیک لامەکە بە ل دەخیندرێتەوە کەواتە ناوەڕۆکی هەیە ناوی هەیە. معلومە ئەو کەلیماتانی کەوا دەنووسرێ کاتێکەوە لە چەند پیتێک پێک دێ مەسەڵەن بڵێن هودا لە سێ پیت پێک دێ ئەگەر بڵێن ناوی پیتەکان چێ ها و دال و ئەلیفی مەقسوورە بەڵام کاتێکەوە دەیخینەوە ئاتە ناوەڕۆکی پیتەکەی دەخێنرێتەوە بەڵام ئەوە یەک لە تایبەتمەندیەکانی قورئانی پیرۆزە کەوا لە چەند سوورەتێک خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو پیتانە دەست پێ دەکات بە ناوی پیتەکانیش دەخێنرێتەوە نەوەک ناوەڕۆکی پیتەکان وەکو تازەخینمانێکەوە ئەلیف لام میم بەو شێوەیە ناوی پیتەکان دەخێنێتەوە نەوەک ناوەڕۆکی کەواتە ناڵێی ئەلەم هەروەکو لە چەند سوورەتێک خوای گەورە
عینی ئەلیف لام میم هاتیە بەڵام بە ئەلەم دەخیندرێتەوە وەکو ئەلەم نەشرح لەکە سەدرەک ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحاب الفیل کەواتە هەر عینی ڕەسمە لەوێن دەرێ بە ئەلەم دەخیندرێت لێرە بە ئەلیف لام میم دەخیندرێتەوە لەبەر چی لەوێن دەرێ بە ئەلەم دەخیندرێتەوە لەبەر چی لێرە بە ئەلیف لام میم دەخیندرێتەوە ناوی پیتەکانە ناوڕۆژ پیتەکانیە لەبەر ئەوەی هاکەدا ئونزیلت بەو شێوەی هاتیە بەو شێوەی خوای گەورە سوبحانەه وتەعالە بە جیبریل ڕاگەیان عليه السلام بەو شێوەی گەیشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەی گەیاندرا لەلایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیاندرا سەحابە خوان لێ ڕازی بی جیل لە دوای جیل هەتاوەکو بەو شێوەی گەیشتە ئێمە کەوا بەڕاستی ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا قورئانی پیرۆز لەلایەن خوای گەورەوە هاتێ سوبحانەه وتەعالە تەوقیفیە هەم کەلیماتەکان هەم خوێندنەوەی کەلیماتەکان بەو وردەکاریەی لە بۆ ئێمە هاتیە بەو وردەکارێش دەمینێت لە بەرەوەی خوای گەورە دەفەرمی ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافیظون خوای گەورە بەخۆی دای بەزاندێ خوای گەورەش پارێزگاری لێ دەکات سوبحانەه وتەعالە و هەروەها دیسانیش بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەرێکی نەخیندەوار کاتێکەوە بە چ شێوەیەک پێی دەگا بەو شێوەیە دەیگەینی ئەگەر نا وەکو زانایان کە باس لەو بابەتە دەکەن دەڵێن ئەگەر کەسێکی نەخیندەوار فێرە خوێندەواریش بی زیاتر کاتێکەوە پێی بڵێ ئەو پیتە چییە ناوی پیتەکەی نازانی بەڵکو تەلەفوز بە ناوەڕۆکی پیتەکەی دەکا ئەگەر لامی نیشام دەی بڵێ ئەوە چێ دەیە ئەوە دەخیندرێتەوە لە ناڵێ ئەوە لامە لەبەرەوەی هێشتا ئەو معلوماتەی پەیدا نەکردێتەوە ناو ناوڕۆکە بەڵام کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەلیف لام میم و بەڵگەیە لەسەر ئەوەی بەو شێوەی پێ ڕاگەیاندرێ بەبێ خوێندەواری هەبی بەو شێوەیەش دەیگەینی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا ئەوەش دیسان وکو گوتمان بەڵگەیە لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر کە قورئانی پیرۆز کەلامی رب العالمینە ئیتر دەربارەی ئەو پیتانە تەفسیری ئەو پیتانە دوو بابەت دێتە پێشەوە بابەتی یەکەم زاتی پیتەکان بابەتی دووەم حکمت لە هاتنی ئەو پیتانە دیارە زاتی پیتەکان بە چ شێوەیەک لێک دراینەوە چەند تەوەجوهێک هەیە لە نێوان مفەسرین ئێمە دەکرێت کورتی بکەینەوە لە چەند تەوەجوهێک کەوا زۆر ئاڕائی زۆر دەینەوە یەک لەو تەوەجوهانە ئەوەیەکەوە هەندێک لە زانایان دەفەرمونون ئەو پیتانە هەرێک لەوانە مانایەکی هەیە هەرێک لەوانە مانایەکی هەیە ئیتر هەندێک لەوان دەڵێن قەسەمە سوێندە لەبەرەوەی دەڵێن هەرێک لەو پیتانە تعبیر لە ناوێک لە ناوەکانی خوای گەورە دەکات سوبحانەه وتەعالە وەکو لە بۆ نمونە هەندێک لە زانایان دەڵێن ئەلیف لام میم بە مانای ئەوەی دێ ئەلیفەکە ئەنە لامەکە الله سبحانه وتعالى میمەکە بە معنای ئەعلەم واتە ئەلیف لام میم ئەنە الله ئەعلەم ئیتر ئەوها دەڵێن هەندێکیش دەڵێن هەر لە زەمنی تەوەجوه یەکەم کە دەڵێن ئەو حروفانە مانایان هەیە مانایەکەیان هەندێک دەڵێن ئیتر تعبیرە لە ذاتی خوای گەورە و سوێندە بە ناوەکانی خوای گەورە سوبحانه وتعالى هەندێک دەڵێن ناوی سوورەتەکانە هەرێک لەوانە لەو پیتانە ناوی سوورەتەکانە ئیتر هەندێک دەڵێن لە بۆ تەنبیهە هەندێک دەڵێن لە بۆ جەلبی ئینتیباهە لە بۆ ئەوەی کە مقابل سەرنجی ڕابچێشی کاتێکەوە بە پیتان دەست پێ دەکەێت دەڵێ دەبی چیبی دەست پێ بکە بەو شتانە یەکسەر دێتن ناوەڕۆژی کتێبەکە باز دەکات خوای گەورە سوبحانه وتعالى ئیتر ئەوە تەوەجوهی یەکەم ئەویش ئەوەیەکەوە زۆرێک لە زانایان دەڵێن کەوا ئەو پیتانە هەرێک لەوانە مانایەکی هەیە ئیتر هەرێک بە شێوەیەک لە مانەکانی دەدوێن تەوەجوهی دووەم ئەوەیە کە دەڵێن ئەو حروفانە حروفی هیجائینە بەو شێوەیە لە زمانی عەرەبی هاتیە هیچ مانایان نییە مجرد حروفن ناوی حروفەکان دەخیندرێتەوە کەواتە ئەو تەوەجوهی دووەم تەوەجوهی سێیەم دەڵێن مانای هەیە بەڵام ئێمە مانایەکەی نازانین الله ئەعلەم بموراده الله سبحانه وتعالى زاناترە بە مەبەستی لەو پیتانە تەوەجوهی چارەم تەوەقف دەکەن دەڵێن ئەمە ئەوەی لەسەرمانە تەنها قیراءەکەیتی علاقەمان بەوەی نییە مانای چێ مانای چ نییە لەبەرەوەی لە هیچ ئاەتێک و هەروەها لە هیچ فەرمودەیەک صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهاتێکەوە ماناکەمان لەو لێک بداتەوە بەگشتی ئەو چار تەوەجوهە هەیە لە حکمەتەکەی دەربارەی هاتنی ئەو پیتانە لە سەرەتایی ئەو چەند سوورەتەی دیارە ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی ئەگەر تەماشا بکەین ئەو پیتانێکەوە لە سەرەتای سوورەتەکاندا هاتیە چاردە پیتن بەبێ تکرار چاردە پیتن بەبێ تکرار
ئەو جا دەفەرمی ئەگەر لەو پیتانە بمانوێت جوملەیەک دروست بکەین لەو چاردە پیتەی بمانوێت جوملەیەک دروست بکەین جوملەیەک لێی پەیدا دەبیکەوە بریتە لە نص حكيم قاطع له سر نص حكيم قاطع له سر كواتا نصيك واتا جمليك أكيد حكمتي تدا قطعية للا خوي قوله سبحانه وتعالى سر نهينيش تدا كإيمان أيضا كواتا حكمتي تدا ببي قمان هيج تقلنا خوي قوله سبحانه وتعالى ببي حكمة نية بلام إيما حكمتك تدا جين يانا إترو حكمتي تسيا زورق لزاناني سلف وخلف لو أنا شيخ الإسلام ابن تيمية رحمة خوي لبي ابن القيم وهروها تندين زانايتر درباري أو بيتانا ياخذ حكمة لو بيتانا لسرتاي صورة كان كهاتيا دفرمون حكمتكي أويك وأخواي جورة تحدادك أبو بيتانا وتتحدى أو كساندك كوا جمانيان هي لويك أو كلام الله جمانيان هي خواي جور تحدى عندك هذا فالمون بالجي ولدواي أو بيتانا خواي جور سبحانه وتعالى لو صورتان كوا بيتانا دس بيكر لدواي أو خواي جور سبحانه وتعالى وصف القرآن بيروزك كوا تحدى كجلب أوي كوا خواي جور دفرمي سبحانه وتعالى حكمتك كوا أو قرآن كوا كلام الله كلماتكاني والشكاني لو بيتانا بيكاتيا دي أواني كوا شكو جمانيان هي كوا كلام الله أو بيتانا لبردستانا شتيشي غريبني أو بيتانا لبردستانا دي أقر دزانن أو ياخد جمانتانا كلام الله أنقوش تيك داب ريجن لمستوى قرآني بيروز بتاوكو بيسل من أو كلام بشر وكلامي رب العالمين نيا هل كله صورته ولا باقي صورة كشخاي جورا هل بفعلي تحدادك وإن كنتم في ريب ما نزلنا على عبدنا فأتوا بصورة مثله يتر أخوي جور سبحانه وتعالى تحدادك يتر لا زي قايدك أخوي جور دفرمي دي وكو أو كتابة بينا ياخد وكو ده صورة وكو أو كتابة ياخد يك صورة يتر أخوي جور تحدادك أو بيتاني كوا أو كلماتاني قرآني بيروزي بيك ديني ككلام الله سبحانه وتعالى أجر شكو جمانتان هي كوا كلام الله نية كلام ببشرة دي أنجوش بو بيتاني كوا لبردستانا بتوان شتيك بينن كوا لمستوى قرآني بيروز دابي لا يعني بابرين تركيب كلمات كانوا بلاغتكي لا يعني معناه أو تابرزاني كوا لناوروشي أو آتانو لجملة كاني بيكاتيا أجر راز دكان بيهن ديارا نان تواني وناش توان هتا روج قيامته يتر أوش بلقي لسروي كوا كلام الله سبحانه وتعالى وهيج كسيق نيتواني وناش تواني هاو شوي يبينيتن سبحانه وتعالى يتر أو بكرتي درباري أو بيتاني كوا لسرتاي صورة كان دهاتي إنزا لدواي وخواي جور سبحانه وتعالى دفرمي ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين خواي جورا لدواء أو بيتانا فعلا باسي قرآن بيروز دكا ذلك الكتاب لا ريب فيه أو كتابة برزة كواهيد شكو جماني تيدانية كواللان رب العالمين هداية رينمونية لبوكساني شي متقي لبوكساني شي لأخوات ترس أو بكرتي ماناي أو آت إتر أجر بوردكاري باسي آتك بكين كمك بوردكاري باسي آتك بكين ذلك الكتاب خوي جور باز لو كتابك كوا قرآن بيروزة ذلك وكو معلومة ذا اسم إشارة لامك لبو بعيدة كافك لبو خطابة ذلك الكتاب كخواي جورا وصف قرآن بيروز دكا إشارتي بيدك بذلك ككوتمان لامك لبو بعيدة مع العلم باز لقرآنك دكا كوا لبردستي مسلمانان للا خواي جورا سبحانه وتعالى لرجاي بيغمبره صلى الله عليه وسلم لا يدستي لبردستي مسلمانان ولا مسلمانان لأنه سين قدلوا دروني مسلمانان بلام لو ببعيد باسي دكا خو باز لو كتابه دكا كوا خواي جورا سبحانه وتعالى داي بزاندي لبرتي إشارة بيدكا بذلك كوجتمان لبو بعيدة زانان دفرمون حكمتك أويا ذلك لو لبو قرآن بيروز هاتيا إشارة لبو برزو بلندي مرتبي قرآن بيروز لقدر قيمته لمرتبه زور برزة
لو يشار إليه بالبعيد لو يخوى يقول سبحانه وتعالى والله أعلم ذلك بكار هنا ذلك الكتاب كواتا حكمتي بكار هناني ذلك كوا لبو بعيدة لبو شتيشي قريب حكمتك أويا كوا دنبالقو دلالته لبو برزو بلونديو مرتبي قوري أو كتابة لو يوكزانا دفرمون كاتك واخواي قور سبحانه وتعالى أو كتابة بوشي ويا هل سرتادا بذلك وصفي كرديا كوكو قطمان دلالة لسر برزو بلندي بلو بايكي دەڵێن ئەوە بەڵگەی لەسەرەوەی هەر کەسێکیش ئیمانی پێبینی کاری پێ بکە دەستی پێوە بگری دەبیتە مای ئەوەی کەوە ئەویش مەرتەبەی بەرز بیتەوە لای خوای گەورە سوبحانە وتەعالە قەدر و قیمەتی لای خوای گەورە بەرز بیتەوە سوبحانەه وتەعالە کە هەر کەسێکیش لای خوای گەورە قەدر و قیمەتی بەرز بیتەوە ئیتر لە ئاسمان لای مەلایکەتەکان قەدر و قیمەتی بەرزە ئەو کەسە و هەر کەسێکیش لە ئاسمان قەدر و قیمەتی بەرز بی ئیتر سونەتی خوای گەورە وایە لە زەویشدا خوای گەورە قەدر و قیمەتی لۆدا دەنێتن لای هەموو کەسێک ئیتر ئەوەش یەکە لە فەضائیلەکان و یەکە لە ئەو سوودانێکەوە لە قورئانی پیرۆز کەسانێکەوە باوەڕی پێدەن وەری دەگرن لە قەدەر ئەوەی کەوە ئیمان بەو قورئانە بەرز و بڵندە دەینن ئیمان بەو قورئان دەین کەوە مەرتەبەی بەرزە لە قەدەر ئەوەش لە قەدەر ئیمانەکەیان خوای گەورە مرتبەیان بەرز دەکاتەوە لای خۆی لە ئاسمان لەسەر ڕووی زەوی تر خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانە بین کەوا خوای گەورە وامان لێ بکە ئیمانێکی تێر و تەواومان بە قورئانی بەرز و بڵند هەبیتن تاوەکو ئێمەش مرتبەمان بەرز بیتەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله